ماوەی 11 ڕۆژە پەخشی کۆمپانیای لایڤ دریم کە خاوەنی بڕاندی HD بۆکسە بۆ پەخشی کەناڵە ناوخۆییەکان لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین ڕاگیراوە. وەزارەتی ڕۆشنبیری هۆکاری ڕاگررتنی پەخشی ئەو کۆمپانیایە بۆ بوونی سکاڵایەکی کۆمپانیای ئەمبای فەڕەنسی دەگێڕێتەوە و ئاشکراشی دەکات پاساوی سکاڵەکەش تێکەڵبوونی فریکوێنس بووە. بابەتی بەکارهێنانی فریکوێنسیش کە حکوومەتی مرکزی دەی بەرپرسیارە و لێرە وەزارەتی گواستنەوە گەیاندن کاری ئیدارەدان و دابەشکردنی جێبەجێ دەکاتن دوای پێشنیاری وەزارەتی ڕۆشنبیری. کێشەیەک هەبوو لە ماوەی ڕابردوو شکایەتێک لەلایەن وەکالەی ئەنبای فەڕەنسی لەسەر یەکێک لەو تەڕەدودانەی کە HD بۆکس بەکاری دێنی لە ئاسمانی سلێمانی تێکەڵاویەک دروست بووە. لەبەرەوە لێژنەکی لێکۆڵینەوە پێکاتووە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن و نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ناوخۆ پێم وایە لە مەرحەلەکانی ئەخیری لێکۆڵینەوە. هاوکات پارێزەری لایڤ دریم کە خاوەنی بڕاندی HD بۆکسە تایبەت بە پەیام ڕایگەیاند ئەوەی بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ لە وەزارەتی ڕۆشنبیری باسی لێوە دەکات بابەتێکی تازەیە و پێشتر باسی لێوە نەکراوە، بەڵام ئەوەی لە سەرەتادا بووە هۆی ڕاگررتنی پەخشی HD بۆکس کەم و کورتی لامۆڵەت بووە. باسی بابەتێکیان کردکەوە سکاڵایەک لەسەر کۆمپانیای HD بۆکس هەبێت و بەو بیانووە پەخشمان ڕاگیرا بێت لە پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی. ئەو بابەتە بە نسبەت کۆمپانیاکەمان بابەتێکی نوێ و لە سەرەتاشدا هەم بەڕێزیان پێیان ڕاگەیاندین کەوا کەم و کوڕیتان هەیە لە مۆڵەت و یاخود بەو بیانوانە پەخشمان ڕاگیرا بوو. بۆیە ئێمە ئەو ئێستاش بە بەشداربووانمان دەڵێن کەوا ڕاگررتنی پەخشمان لە سلێمانی هیچ پەیوەندیەشی بە نەکەم و کوڕەکانی مۆڵەت و نە ئەو سکاڵایەوە هەیە و هەروەها سەبارەت بەو باسی ئەوەشی کردکەوە تێکەڵبوونی فریکوێنسیەکان هەیە لەگەڵ جیهەتێکی فەڕەنسی و ئەگەر بێت و ئەو کێشەیەش هەبێ کۆمپانیا ئاگدار نەکراوەتەوە و ڕاگررتنی پەخشیش لەسەر ئەو کێشەیە نییە و دەمەوێت بە بەڕێزیشتان بڵێم ئەگەر بێت و کێشەی واش هەبێ گۆڕنی فریکوێنسی لایەن کۆمپانیا ئیشی چارێکێک 20 دقیقە ئەو کێشەیە چارەسەر دەبوو. لەگەڵ ئەوەی کۆمپانیای دریم لایڤ خاوەنی بڕاندی HD بۆکس هۆکاری ڕاگررتنی پەخشەکانی لە سنووری پارێزگای هەولێر و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان بۆ کێشە لابوونی مۆڵەت و هەروەها وەزارەتی ڕۆشنبیریش هۆکارەکەی بۆ سکاڵای کۆمپانیایەکی بیانی دەگێڕنەوە هاوکات پەیام ئەوەی زانیوە هۆکاری سەرەکی ڕاگررتنی پەخشی HD بۆکس بۆ ئەوە دەگەڕێتەوە داوا لە کۆمپانیاکە کراوە هاوشێوەی هەولێر پێویستە لە سلێمانیش باز بدات و نیوەی پشکی کۆمپانیاکەش لە زۆنی سەوز بدرێت بە کۆمپانیای حیزب لە سنوورەکە، بەڵام لە سەرەتادا کۆمپانیاکە ڕازی نەبووە و بەو هۆیەوە پەخشەکەیان ڕاگیراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.